بانکی جیهانی پێشبینی دەکات گەشەی ئابووری عێراق لە ساڵی 2016دا بگاتە سەڕووی ڕێژەی لە سەدا 3 و بەهۆی ئەگەری پەرەسەندنی ململانیەکان و بەردەوامی داشکاندنی نرخی نەوتیخاو لە بازاڕەکانی جیهاندا هۆشداری دەدات لە پەرەپێدانی قەیرانەکان لە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاستدا. بەپێی راپۆرتێکی بانکی جیهانی بەهۆی گەشەسەندنی کەرتی نەوت و کەرتە بەرهەمهێنەرەکانی دیکە و ئەگەری کەمبوونەوەی کاریگەری نەرێنی شەڕی داعش پێشبینی دەکرێت گەشەی ئابووری عێراق لە ساڵی 2016دا بگاتە لە سەدا 3.1 لە کاتێکدا کە لە ساڵی 2015دا تەنها لە سەدا 0.5 بوو. هەروەها راپۆرتەکە ئەوەشی ئاشکرا کرد زیادبوونی گەشەی ئابووری لە وڵاتی هاوردەکەری نەوت هەندێک لە زیانەکانی داشکاندنی نرخی نەوتی قەرەبوو کردوێتەوە و پێشبینی دەکرێت کۆی گەشەی ئابووری لە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقیا بگاتە سەرووی لە سەدا 5.1 بەتایبەت لە دوای لەبردنی سزا ئابووری نێودەوڵەتیەکانی سەر ئێران. بانکی جیهانی ئاماژەی بەوەش کرد کەمکردنەوەی خەرجیە گشتیەکان هاوکار دەبێت لە داگرتنی ئاستی کورتێنانی بودجەی گشتی عێراق کە دەگاتە نزیکەی لە سەدا 20 کۆی گشتی داهاتی وڵات بەمەرجێک شەڕی داعش زیاتر پەرەنەسێنێت. بانکی جیهانی بە دووری نازانێت پەرەسەندنی ململانیەکان و دابەزینی زیاتری نرخی نەوتیخاو ببنە هۆی سەرهەڵدانی پشێوی کۆمەڵایەتی لە وڵاتانی وەک عێراق و لیبیا و سووریا و یەمەن و هاوڵاتیان زیاتر ئەو چوار وڵاتە جێبهێڵن و بەرەو وڵاتانی یەکێتی ئەوروپا کۆچ بکەن. لە کۆتایی راپۆرتەکەدا بانکی جیهانی باس لەواکات کە دۆخی کار لە ناوچەکە کشانەوەی بەخۆیەوە بینیوە و هێشتا نەگەیشتۆتە ئاستی پێششۆڕشەکانی بەهاری عەرەبی. پەلامارە ترۆریستەکانی دژ بە گەشتیارانیش لە میسر و تونس زیانی زۆری گەیاندووە بە کەرتی گەشتیاری و ئەوەشی ئاشکرا کرد ڕێژەی بێکاری لە جەزائیر و مەغریب و تونس گەیشتونەتە بەرزترین ئاست لە ماوەی 5 ساڵدا و بە دووری نەزانی کە بۆ هۆیەوە سەقامگیری کۆمەڵایەتی پشێوی تێبکەوێت.